لە کەلار عادەتێکی خراپ لە لای هەندێک شۆفێران پەیدا بوواستنە بەردەمی ئەو گەراجەی کە هاوڵاتیان بۆ کفری و سلێمانی و بەغدا و شارەکانی دیکە ئەگواستنەوە ئەوان بە بێمنەتی نەفەربار ئەکەن و هیچ حسابێکیش بۆ شۆفێرە خاوەن مۆڵەتەکانی ناو گەراجەکە ناکەن. ئەمە وای کرد ئەمڕۆ شۆفێرانی ناو ئەم گەراجە گرت ببنەوە و شەقامی سەرەکی بەردەم گەراجەکەشیان بگرن. پەیامنێری 964 لە گەرمیان چوەلای شۆفێرەکان دیار بوو زۆر گلەیی و ڕەخنەیان لەو شۆفێرانە هەبوو کە بوونەتە هۆی کەمبوونەوەی کار و کەسابەتەکانیان. بەڵام داواکاری سەرەکیان ئەوە بوو کە چاودێریان بۆ دابدرێت بۆ ئەوەی شۆفێرەکانی دەرەوەی گەراج هێندە بە بێمنەتی لەسەر ئەو کاریان بەردەوام نەبن. 964 ئەو داواکاریەی شۆفێرە مافخوراوەکانی کەلاری گەیاندا لای ئیدریس مستەفا بەڕێوەبەری گواستنەوە و گەیاندنی گەرمیان، ئەویش بێ سێ و دوو بەڵێنیدا کێشەی شۆفێرانی هێڵەکانی دەرەوەی کەلار چارەسەر بکەن. وتیشی لەمڕۆوە لە بازگەکان چاودێردا ئەنێن هەر ئۆتۆمبیلێکی بێهێڵ نەفەر بگوازێتەوە ئەوە بە 1,500,000 دینار سزا دەدرێن. ئەمەش بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستانە و جێبەجێیەکەن.